سڵاتان لەبێت ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتیۆڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، دادخوازی بنەماڵەی کەریم قەلەندەر لە بەردەم زیندانی کرماشان، دۆخی خراپی تەندروستی بەندکراوێکی سیاسی لە زیندانی سەقز، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە شرکەتی نەوت و گازی گەچساران، ئازاری جەستەی و جنسی قوتابیانی مەدرسەیەک لە شاری ڕێی، سۆنامی خۆکوژی لە نێو کادری دەرمانی ئێران، شەپۆلی گرانی دەرمان و خۆراک لە ئێران و خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز لە کانەدا و ئاڵمان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 24 خاکەلێوە خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی کرماشان، تاران، ڕاشت، شوش و ئاهواز دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی درۆژ خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی مەزایە براوەکان، بەهرەمەندبوون لە دەرمانی خۆڕایی، دابینکردنی بیمەی تەکمیلی و هاوساندسازی حەقدەست بوون. شایانی باسە کە خانەنشینکراوان لە دروشمەکانیاندا خوازیاری ئازادی بەندکراوانی سیاسی و چالاکانی کرێکاری بوون. دادخوازی بنەماڵەی کەریم قەلەندەر لە بەردەم زیندانی کرماشان. ڕۆژی یەکشەممە 24 خاکەلێوە بنەماڵەی دادخوازی کەریم قەلەندەر لە بەردەم زیندانی دزلاوای کرماشان کۆبوونەوە و خوازیاری ڕوونکردنەوەی پەروەندەی ناوبرا و سزادانی تاوانباران بوون. کەریم قەلەندەر ساڵی 1402 هەتاوی بەهۆی دەمەقاڵە لەگەڵ هاوسێ دوکانەکەی بە ناوی حامید عەباسابادی دەست بەسەر کرا. حامید عەباسابادی لە ڕێگەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیدارەی ئیتلاعات و دادگوستەری کرماشان پەروەندە سازی بۆ کەریم کرد و ئەو گەنجە بێتاوانە ڕوبەڕووی تۆمەتی ئەمنیەتی کرا و 23 مانگ زیندان بە زیندان مەحکوم بوو. ڕۆژی 27 بەفرانباری 1402 کەریم بۆ دووهەمین جار دەست بەسەر و لەژێر ئەشکەنجەی سەختدا چووە کۆمەوە. کاتێک بنەماڵەیە و بەندکراوە چاویان بە ڕۆڵەکەیان کەوت، ئاسەواری ئەشکەنجەیان بە جەستەی کەریمەوە بینی و سکاڵایان تۆمار کرد، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکان بە زۆرەملێ ئامێری ئۆکسیژەنیان لە کەریم جیا کردەوە و ئەو گەنجەیان کوشتووە. دۆخی خراپی تەندروستی بەندکراوانی سیاسی لە زیندانی سەقز. بە پێهۆڵی گەشتوو بەندکراوێکی سیاسی خەڵکی سەقز بە ناوی حەسەن بەهاری لەلایەن بەرپرسانی زیندانەوە بە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کراوە و گیانی لە مەترسیدایە. حەسەن بەهاری خەڵکی گوندی سیادەرەی سەر بە شاری سەقزە و مانگی جۆزەردانی ساڵی 99 هەتاوی بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نایارەکانی ڕەژیم و هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات بە 12 ساڵ و 7 مانگ زیندان مەحکوم کرا. بە ئەوتەی بنەماڵەی حەسەن بەهاری، ئەو بەندکراوە سیاسیە تووشی نەخۆشی شەکرە بووە و نەخۆشیەکەی کاریگەری لەسەر گورچیلەکانی داناوە و توانایی بە پێوەوەستانی نییە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە شرکەتی نەوت و گازی گەچساران. کرێکارانی ئەرکان سالز شاغڵ لە شرکەتی نەوت و گازی گەچساران ڕۆژی یەکشەممە 24 خاکەلێوە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالز لە کۆبوونەوەکاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، وەلانانی جیاوازی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، نوێکردنەوەی گرێبەست و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. لە هەواڵێکی دیکەدا خانەنشینکراوانی سەنعەتی نەوت لە بانگەوازێکدا داوایان لە هەموو هاوکارەکانیان کرد ڕۆژی 27 خاکەلێوە لە بەردەم وەزارەتی زانیاری لە تاران کۆ ببنەوە.
خۆپیشاندانی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 24 خاکەلێوە خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان، قایمشار و تاران لە بەردەم سندوقی خانەنشینیدا کۆبوونەوە. بەپێی ئەو ڤیدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە، خانەنشینکراوانی فولاد بە ڕێپێوان و وتنەوەی دروشم دژ بە دەوڵەت، خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسان سازی، پێدانی بیمەی تەکمیلی، پەرداختی مەزایای پیشەیی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. جێگەی ئاماژەیە کە دەوڵەت بە بڕی 700,000 ملیار تمەن بە سندوقەکانی خانەنشینی قەرزدارە و کۆپینی 3/10 هەژاری کۆمەلگای بڕیوە. ئازاری جەستەیی و جنسی قوتابیانی مەدرسەیەک لە شاری ڕێی. بە پێی راپۆرتەکان، معەلیمی مەدرسەیەکی کوڕانەی شاری ڕێی لە ژێر ناوی سزادانی سەربازی دەیان قوتابی بە شێوەی وەحشیانە ئازارداوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، معەلیمی قوتابخانەیەکی سەرەتایی شاری ڕێی قوتابیانی بردووەتە نێو نەمازخانەی مەدرسە و دەیان قوتابی بە شێوەی جەستەیی و جنسی ئازارداوە. سکاڵای بنەماڵەی قوتابیان بووەتە هۆی دەرکردنی ئەو معەلیمە، بەڵام کەس و کاری قوربانیان داوای دابینکردنی ئەمنیەت لە ناوەندەکانی پەروەردە دەکەن و دەڵێن منداڵەکانیان تووشی داڕمانی دەرونی بوون و پێویستیان بە دەرمان هەیە. چالاکانی مەدەنی دەڵێن سیستمی ناکارامەیی پەروەردەی ڕژیم و نەبوونی ئیمکانات بۆتە هۆی دوورکەوتنەوەی 1 ملیۆن منداڵ لە خوێندن و 623,000 قوتابی توانای خوێندن و نووسینیان نییە. سۆنامی خۆکوژی لە نێو کادری دەرمانی ئێران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ساڵی 1403دا 16 ڕێزیدنت و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. بە پێی توێژینەوەکان، ڕێژەی خۆکوژی لە نێو کادری دەرمانی ئێران 3 بۆ 5 هێندە زیادی کردووە و ئاماری خۆکوژی لە نێو کادری دەرمانی پیاو 40% و لە نێو پزیشکان و پەرستارانی ژن 130% تۆمار کراوە. هۆکاری ئەو خۆکوژیانە نەدانی داخوازی، گوشاری کاری، بایەخ نەدان بە کێشە و گرفتی کادری دەرمان و کچانی قوربانی هاوسەرگیری لە تەمەنی منداڵی بووە. لە ڕۆژانی ڕابردوودا پزیشکی یەکێک لە نەخۆشخانەکانی تەورێز بە ناوی نەرگز محەممەدپور خەڵکی سەقز بەهۆی سیاسەتە هەڵەکانی وەزارەتی بێهداشت لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێنا. گیان لە دەستانی قوربانیەکی منداڵ هاوسەری دووگیان بەهۆی قەدەغەی سزاریان و پەرداختی دیەکەی باری دەرونی ئەو پزیشکەی تێکداوە و بەو بۆنەوە دەستی داوەتە خۆکوژی. دۆخی خراپی بەندکراوان لە زیندانی قەرچەکی وەرامین. بە پێی راپۆرتی چالاکانی مافی مرۆڤ، بەندکراوانی ژن و پیاو لە زیندانی قەرچەکی وەرامین لە مافە سەرەتاییەکانیان بێبەش و لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. هاوکات لەگەڵ چوونە سەرەوەی پلەکانی گەرما، بەرپرسانی زیندانی قەرچەک لە دابینکردنی ئامێری ساردکردنەوە بۆ بەندکراوان خۆ دەبوێرن و کاتێک بەندکراوان ناڕەزایەتی دەردەبڕن، لا دەسڕاگەیشتن بە هەواخۆری و دەرمان بێبەش دەکرێن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، دۆخی بێهداشتی بەندی ژنانی ئەو زیندانە زۆر کارە ساتبارە و نەخۆشی لە نێو بەندکراواندا بڵاوەتەوە. دەست بەسەرکردنی 15 هاوڵاتی بەلوچ لەلایەن هێزەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا 15 هاوڵاتی بەلوچی بێناسنامە لەوانە 4 ژن لەلایەن هێزامنیەتیەکانی شارستانی میرجاوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. بە پێی راپۆرتی حالوەش، 5 ئۆتۆمۆبیلی سەربازی هێرشیان کردوتە سەر گوندێک لە ناوچەی لادیزی میرجاوە و 15 شارۆمەندی بێناسنامەیان بە تند و تیژیەوە دەست بەسەر کردووە. بە وتەی چالاکانی بەلوچ، زۆربەی ئەو کەسانە خەڵکی ڕەسەنی ناوچەکان دەوڵەت ناسنامەی پێنەداون، بۆ بۆنەوە لەلایەن هێزامنیەتیەکانەوە دەست بەسەر و زیندانی کراون. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی قەزوین و زاهیدان.
بەیانی ڕۆژی یەکشەممە 24 خاکەلێوە حکمی ئیعدامی 5 بەندکراو لەوانە 2 شارۆمەندی ئەفغانستانی لە زیندانەکانی قەزوین و زاهیدان جێبەجێکرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، 2 بەندکراوی ئەفغانستانی بە ناوەکانی وەسیم ئەحمەد تەمەن 40 ساڵ و ڕەبیع شاهموراد تەمەن 27 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی قەزوین لە سێدارە دراون. لەلایەکی دیکەوە حکمی ئیعدامی 3 بەندکراوی بەلوچ بە ناوەکانی ئەڵڵا نەزەر گۆرگیچ، عەبدولسەلام بەلوچ ئەهورانی تەمەن 28 ساڵ و فەرەیدون محەممەدی بە تۆمەتی کوشتنی بانخەست لە زیندانی زاهیدان جێبەجێکراوە. شەپۆلی گرانی دەرمان و خۆراک لە ئێران. بە وتەی هاونیشتمانیان، ڕۆنی خۆراکی لە بازاردا نایاب بووە و نرخی شتوماک بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. هەروەها 300 قەڵەم دەرمان لە بازاردا دەست ناکەوێت و خەڵک توانایی کڕینی دەرمانی ئاسایشیان نەماوە. بە وتەی دوکانداران، ڕۆنی خۆراکی و دانەوێڵە لە بازاردا نایاب بووە و نرخەکەی بە شێوەیەکی بەرچاو چۆتە سەرەوە. بێکاری، هەژاری، گرانی و هەڵاوسان تەنگی بە خەڵک هەڵچنیوە و زۆربەی خەڵک توانای کڕینی سەرەتاییترین پێداویستەکانی ژیانیان نەماوە. لەلایەکی دیکەوە بەهۆی وەلانانی ئەرزی تەرجیحی، نرخی دەرمان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و 300 قەڵەم دەرمانی زەرور لە دەرمانخانەکاندا نایاب بووە. هەرچەند بەرپرسانی ڕەژیم بڕیاریان داوە ئەرزی 28,000 تمەنی بۆ هاواردەکردنی دەرمان دابین بکەن، بەڵام بەشێکی زۆر لە خەڵک توانایی کڕینی دەرمانیان نەماوە. لە هەواڵێکی دیکەدا نرخی کەلوپەلی دەندان پزیشکی چەند هێندە چۆتە سەرەوە و هەزینەکانی چاکسازی ددان سنووری 10 بۆ 30 میلیۆن تمەنی تێپەڕ کردووە و 55% بە ساڵات چوان ددانیان نییە. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز لە کانەدا و ئاڵمان. ڕۆژی شەممە 23 خاکەلێوە ئێرانیانی ئازادی خواز لە وڵاتەکانی کانەدا و ئاڵمان دژ بە ئیعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە خۆپیشاندانیان کرد. ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی فرانکفۆرت و وێنگفۆیر وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدامیان بەدەستەوە گرت و بە وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی سزای سێدارە، هەڵوەشانەوەی حکمی ئیعدامی پەخشان عەزیزی، وریشە مورادی و شەریفە محەممەدی، هەروەها ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. خۆپیشاندەران داوایان لە دەوڵەتەکانی ئەو دوو وڵاتە کرد بە مەبەستی ڕاگررتنی سزای سێدارە پەیوەندیە دیپلۆماسیەکانیان لەگەڵ کۆماری ئیسلامی ڕابگرن. ڕێپێوانی هەزاران کەسی لە ئەنگرانی فلەستین لە ئیتالیا. ڕۆژی شەممە 23 خاکەلێوە 15,000 شارۆمەندی ئیتالیایی لە شاری میلان دژ بە ژێنۆسایدی خەڵکی غەزە لەلایەن دەوڵەتی ئیسرائیل خۆپیشاندانیان کرد. خۆپیشاندەران بە بەدەستەوەگرتنی ئاڵای فلەستین و وتنەوەی دروشم بێدەنگی کۆمەڵگای جیهانیان بەرامبەر بە جنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل بە توندی مەحکوم کرد و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێی شەڕ بوون. جێگای ئاماژەیەکە لە هێرشەکانی ڕۆژی یەکشەممەی ئیسرائیل بۆ سەر نەخۆشخانەی مەعەمدانی و ناوچەی دێرولبەلح لە غەزە بەلانی کەم 15 ژن و منداڵ گیانیان لەدەستا و بەدەیان کەسی دیکە بریندار بوو. دو هەوڵان سەبارەتە بە قوربانیبوونی زیاتر لە 100 کەس بەهۆی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین. ڕۆژی یەکشەممە 24 خاکەلێوە ئەرتەشی رووسیا لە ڕێگەی موشەکەوە ناوچەیەکی نیشتەجێبوونی لە شاری سۆمی ئۆکراین کردە ئامانج و بەو هۆیەوە 32 کەس گیانیان لەدەستا و 80 کەسی دیکەش بریندار بوون. ڤلادیمیر زلنسکی بە بڵاوکردنی وێنەی ئەو ناوچە کە لەلایەن رووسیەوە موشەکباران کراوە ڕایگەیاند پوتین نە ئاگربەستی دەوێت و نە ئاشتی. داوا لە کۆمەڵگای جیهانی دەکەین بەرامبەر بە زیادە خوازیەکانی رووسیا ڕاوەستن و گوشارەکانیان بۆ سەرە وڵاتە ببەنە سەرەوە. کوژران و بریندارکردنی دەیان کەسی مەدەنی تەنیا بە مەبەستی گوشارهێنان بۆ سەر دەوڵەتی ئۆکراین و ڕووخاندنی ورەی خەڵکی ئەو وڵاتە بۆ بەرگری لە خۆیان. عەزیزانی خۆشەویستان، گەشتیاڵەکانی سەرلەبایانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.